سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هۆشداری لەسەر هەڵدانەوەی کێشەی موچەی فەرمانبەران دەدات و بەرپرسیارەتەکەی دەخاتە ئەستۆی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم. وەزارەتی دارایی عێراق لە مانگی شوباتەوە داوای لە هەرێم کردووە بە زووی لیستی موچە بنێرن، بەڵام حکومەتی هەرێم دوای 5 مانگ بڕیاری داوە هەموو مانگێک تا 10 مانگ لیستەکە ڕەوانەی بەغدا بکات. بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێین ئەم بابەتە دەبێتە ئەو بۆمبە تەوقید کراوەی جارێکی تر دەتەقێتەوە و باجەکەی موچەخۆران و فەرمانبەران و خانەنشینان و هێزە ئەمنیەکان دەیدەن. ئەویش پرسی داهاتی نەوتی و نانەوتیە. لە مانگی دووە حکوومەتی عێراقی وەزیری مالیە ئەڵێت تکایە حکوومەتی هەرێم هەموو دەیمانگێک لیستی موچە و میزان مراجعەمان بۆ بنێرن با تەخیر نەبێ لیستەکانتان. دوای 5 مانگ ئەمجا حکوومەتی هەرێم لە ئەنجومەنی وەزیران بڕیارەدا هەموو دەیمانگێک لیست ئامادە بکە. بۆیە حکوومەتی هەرێم کات بەڕێیەکە کاتە کوژێ داهات تەسلیم ناکات تەوتینیش ناکات. ئەمە هۆکاری ئەوەیە کە گرفتی موچە تا ئێستا بەم جۆرە ماوەتەوە. پەرلەمانتارەکەی کۆمەڵ دەڵێ بەردەوام وەزارەتی دارایی عێراق داوای داهاتی نەوتی و نانەوتی لە هەرێم دەکات، بەڵام هەرێم وەڵام ناداتەوە و بە ناچاری وەزارەتی دارایی عێراق دوایین هۆشداری بۆ هەرێم ناردووە و دەڵێت بەرپرسیار دەبن لە هەر پێشاتەیەک کە بێتە پێش. ڕادەزنەکردنی داهاتی نەوتی و نانەوتی ئەبێ تەحملی مەسئولیەتەکەی بکەن لە بەردەم دەسەڵاتی تەشریعی و یاسادانانە. ئەمە دوایین هۆشداری وەزیری مالیەیە بۆ حکوومەتی هەرێم کە دەڵێ ئێوە تا ئێستا داهاتان ڕادەز نەکردووە لە کاتێکا بە بڕیاری مەحکەمەی ئیتیحادی موچە دێ، بەڵام موچەکە بۆ ئەوە نییە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوت و غەیری نەوتیش بۆ خۆی سەرفکە کەس نەزانێت چی لێەکە موچەش لە بەغداوە بێ. بۆی موچەخۆران و فەرمانبەران و خانەنشینان بەیانی پێمان نەڵێن ئەم گرفتە تازە چییە. ئەوە نووسراوی وەزیری داراییە کە دوێنێ دەنووسراوی وەزیری دارایی عێراقم بۆ هاتووە تایبەت بەوەی کە داوای داهاتی نەوتی و نانەوتی لە هەرێمی کوردستانەکەن و ئەم بابەتە بە بێدەنگی لە نێوان هەردوو لایە دەڕوات دەیانەوێت کەس نەزانێ، بەڵام با خەڵکی کوردستان ئاگادار بێ. ئەمەش نووسراوێکی تری وەزارەتی مالیەیە کە دەڵێ 8 نووسراومان ئاراستەی حکوومەتی هەرێم کردووە داوای داهاتی نەوتی و نانەوتی دەکەن. لە کۆی ساڵی 2023 و ساڵی 2024 حکوومەتی هەرێمی کوردستان تەنها 155 میلیارد دیناری داهاتی ناوخۆی ڕادەست کردووە. عێراق داوای داهاتی نەوتی و نانەوتی ساڵی 2023 و ساڵی 2024ەکە کە تا ئێستا ئێمەش نازانین حکوومەتی هەرێمەم داهاتانەی چی لێ کردووە. لە سەروبەندی نزیکبوونەوەی وادەی هەڵبژاردن چاوەڕوان دەکرێت تا ڕادەیە گرفتی موچە بە شێوەیەکی کاتی چارەسەر بکرێت، بەڵام ڕوون نییە کە گرفتەکە دوای ئەو پرۆسەیە دەست پێ دەکاتەوە یاخود نا. بە تایبەتیش کە هەرێم پابەت نییە بە ناردنەوەی داهاتی نەوتی و نانەوتی بۆ ناوەند و ئامادەکردنی لیستی خاوێنی سەرجەم وەزارەتەکان و کار ئاسانی نەکردن بۆ پرۆسەی بەبانکیکردنی موچە لە بانکە فیدراڵیەکان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.